بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. وا جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا پێتان گەیشتینەوە. هەزاران سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا بڕژێ بەسەرتانە و لە هەموو بەڵاو ناخۆشیەک بەدوور بن. خۆی گەورە بەرەکەتی خۆی بڕێژێ بەسەر ماڵ و حاڵ و ژیانتانە، شیفای نەخۆشەکان بدات و لە بەرەکەتی ئەرز و ئاسمان بێبەشمان نەکا. بە تایبەتی ئێستەکە وەرزی پاییزە و کاتی ڕەحمەتی بارانە. داوا بکەین لە خۆی گەورە کە ئەم ڕەحمەتەمان لێ نەگرێتەوە و ئەم ساڵێکی زۆر پڕ ئاو و پڕخۆشی و پڕ هەرزانی و پڕ لە فەرحانی بێت. خۆشەویستانم، خۆی گەورە لە قورئانی پیرۆزا فەرمێت: إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. خۆی گەورە خۆی ذاتی گەورەی خۆی ئەمرمان پێکا کە ئەمانەتەکان بگێڕینەوە بۆ کەسی خۆی، بۆ ئەهلی خۆی. ئەمانەت زۆر زۆر بەرفراوانە. پاراستنی ئەمانەت یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان کە لە دنیاە مرۆڤی پێجوانە بێت، پێی گەورە بێت، ئەخلاق و ڕەوشتی جوانتر و دەرکەوتووترە بێت. لەوە زۆر زۆر گرنگتر لای خوا مەقبول و وەرگیراوی لای خوا بێت، محاسەبەی قیامەتی ئاسانە بێت. وەختێک خۆی گەورە ئەمرمان پێکات: يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. إيمان داران، خيانة لخوا و لپێغەمبەری خوا مەکەن و خیانەتیش لە ئەمانەتەکانتان مەکەن. سێکن خۆی گەورە بە یەکەوە باسی کردووە. ئەم تەعاملە بەرزە ئینسانیەکە خۆی گەورە ئەیەوێ ئێمە تایە سەرکەوتوو بین، بریتیە لە پاراستنی ئەمانەتەکان. فەرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم، زۆر گەورە و جوانە. ئەفەرمێ هەر کاتێ خۆی گەورە بیەوێت قەدەری خواوا بێت کە کەسێ شایستەی هیدایەت نەبێت، بیەوێت تیا بچێت، ئەم کەسە ڕوو ئەکاتە ئەوەی یەکەم شتێک کە تووشیە بێت بریتیە لەوەی کەوا حەیا و شەرمی لێ هەڵەگیرێت. حەیا و شەرمی کەمە بێتەوە. ئەم فەرمودە زۆر زۆر ترسناکە ئازیزانم، ئاگامان لێ بێت. حەیا و شەرم کە نەمان پاراست، ئەمیش شعبەة من الئیمان، بەشێکی گەورەی ئیمانە. حەیا و شەرم لە ئافرەتە، لە پیاوە، لە مناڵە، لە مامەڵەیە، لە هەڵس و کەوتە کە حەیا و شەرمی لێ هەڵگیرا یا کەمی کرد، دوای ئەوە ڕوو لە ئەوە ئاکات کە ئەم کەسە ئەمانەت ناپارێزێ، کە ئەمانەتیشی نەپاراست وردە وردە بەرەو خیانەتی گەورە ئەڕوات و بە تەواوی دەستی لە هەموو شتێکە بێتەوە و عەهد و پەیمانەکان ناپارێزێ. واتە بەشی سەرەوەی ئەم خەسڵەت و ئەخلاقە جوانە بریتیە لەوەی کە کەسێک ئەگەر حەیای هەبێ، شەرمی هەبێ، پارێزگاری لە ئەمانەت پارێزی ئەم کەسە شەکات. لەبەرەوە ئەمانە هەمووی بەیەکەوە بەسراوە. ئەم ئەخلاقە جوانانە زۆر گرنگە پارێزگاریان لێ بکەین و ئێمە ئەهلی ئەمانەت بین و ئەمانەتەکان بپارێزین. وڵای ئەمانەت ئەرکی سەرشانی هەموو ئینسانێکە، ئیتر مسلمان بیان نامسلمان بێت، چونکە ئەگەر ئەمانەتمان پاراست ئێمە ئەتوانین نهێنەکان ئەپارێزین، ئەجا کێشە دروست ناکەین بۆ هیچ کەسێک. تۆ جاران جاری وا بۆ پارە لایەکێ داناوە یا قسێک لایەکێ کردووە پێوتوتە با کەس نەزانێ، تەمان خۆ ناچێ ئەو هەموو هینەکە و پێوەڵێ بۆچی. لەبەرەوە مادەم لای تۆ داینا ئەبێت تۆ بیپارێزی، هەچ وەختێ داوای کردو تۆ ئەیتوانانی، ئەگەر پارە بوو، ئەگەر مادە بوو، ئەگەر قسەش بووە هەر ئیتر مەگەر گۆڕە بێ لێ ببیستێ. بەڵام بەداخەوە ئێستا وەکو جاران نەماوە، هەموو ئەڵین با بینی خۆمان بێ، وەڵامەچین بەی کەژەڵین با بینی خۆمان بێ، ئەم بینی خۆمانە ئەڕوا. لەبەرەوە زۆر جار فیتنیت لێکەوتۆ، زۆر جار لەوانەیە
کێشەی کۆمەڵایەتی گەورەی لێ بۆ توانێ بەداخەوە ئەمانە شتێکی پیرۆزە چونکە ئینسان هەچ کە شتێکیان لادانا ئەبێ بیپارێزێ لە ماڵەکەی خۆی زیاتر ماڵەکەی خۆت تیا بچێت لەوانی زۆر پێ ناخۆش نەبێ وەکو ئەوەیکەی خەڵق مەسامە حەزەکەم بە نسبەت خۆمەوە پوشی یەکێک نەفەوتێ بەدەستمەوە بەڵام ماڵەکەی خۆم بشپەوتێ خوا بۆ قەرەبووم بۆ کاتەوە ئەگەر قەناعەتمە بێ و ئەگەر نمونەتان لایە کە کەسێک ئەمانەتێکی پاراستۆ چەند جوان بۆ ینی بۆ بە نمونەیەکی جوان لای خەڵکە وڵی نمونە زۆرە بەڵام ئێستا لەوانێ من زەلان ڕەفیقی خۆم لە ماڵەوەی خۆی ڕای نەبینیوە نهێنی هەبووە لای من دایناوە منیش پاراستومە تا ئەو کاتەی کە زانیومە ئیتر ئەو بڵین ئەو دوو سەلامە لەوانێت جابوو بێتنەوەنی چون پێم وتوتمە کاکە من ئەم ئەمانەتە ئەدڕێنم لەوانەیە من بمرم لەوانەیە منێت با دەست کەسی کە نەکەوێت تۆش تازە ئێوە بەیندار نەماوە ئینە تاو کاتە پاراستوم یا جاری وایە شتێکی لاداناوم شتەکەم پاراستووە بەڵام جاری واشێ بەرامبەرەکە خۆی وا ئەکات کە تۆ ئەمانەتەکە نەپارێزی تۆ لە ترسی خۆت بۆ ئەوی نەقسێکە بۆ دروستکە فیدنێکە بۆ دروستکە تۆ پەیوەندێکی بەڵین بە نمونە لەگەڵ ئافرەتێکە ئەتوێ بیهێنی ئەتەوێ بڵین هەر خزمایەتی بکەیت ئەو لەوانەیە دوای پەشیمان بێتەوە لێت ینی کۆمەڵی شت هەبووە لە بینتانە سێرەکەی ئەو لەوانێت تۆمەتە بۆ دروستکە لە خەڵک نییە پاسە و بێنێتەوانیا لەوانەیە کە سوکاری بزانێت تۆتان ناشرین کە تۆ ئەو پەڕی پاک بووی لەگەڵەیە تۆش مەزبوری بۆ دیفاع لە خۆت ڕاستەکان لەوانەیە بە کەسێکی نزیکی بڵێ کاکە ئەم شتە ئاوا بووە من تاوانبار مەکەن خوانەی کردووە خوابی کردە منیش پێم خۆش بۆ خزمایەتێکە بکەین ئەمانەت چۆنە و بە تایبەتی لە وڵاتی خۆمان ناپاراستنی ئەمانە چۆنە پێشێکی بخێر مامۆستاکەن سەر چاوەکەم هاتن واللهی بناحی ئەمانەت لە وڵاتی خۆمانە و بە تایبەتی لەم شاری خۆمانە و لەم منتیقا کەمی شتیاکەین شتێکی زۆر ئاشکرایە و لا هیچ لامان عەجیبی ژنیە بۆ نمونێ ئەم شتانە درۆدانراوە کاتی نوێژەکان ئەچین بۆ مزگەوت یعنی کە ئەچین وێنەوە کەسی یەک شت هەڵ ناگری لێ خوابی بە هیچ نابرێ ینی کەسی تیا نامێنێ باز جار یەک کەسی تا نامێنێ خەڵکی شتر بێرە هات چۆکە ئەڕوا و یەک شت نابرێ حتا باجارێکە شتێ بەر مەسەن تیپی هەڵگی لە کابرا پارەتی بەکەدانێ یا دەفتەرێکی پای دەفتەرەکەدانێ و ئەڕوا ئەمجار لای ئێمە شتێکی زۆر زۆر ئاساییە ینی و نەبێ شتێکی ینی سەسوڕهێنەر و ئەوانە بێ بە نسبەتی کەسابەتیشمان لە دەرەوە مەسەن خەڵکی ئەم خۆمان بەعام لەخوا بەزێ ئێمە کاچین دەرەوە بە تایبەتی وڵاتی سین ئەگە ئەچین هەنێجار مەسەن شتی زیادمان بۆ نێر ئەمە کاچینەوە پاریانە دوێنێ ئەوان زۆریان بەلاڕاجی بەڵام لە خۆمان زۆر ئاساییە پێیان سەیرە بەس ئێمە لە ئێمە زۆر شتێکی زۆر ئاساییە ئەمجا حتا نەدەبەست باجار ئەگەر ئێستا داوا بکەین لەوێ چەندمان بوێ شتەکان ئەنێرن هەڵە مەسەن دوو مانگی تە پارەکە بنێرە سیقێکان بمان پێک چونکە لەگەڵمانە ژیا هون کەسابەتمان کردووە ئەوە نەک هەر کەسانی مەسەن بڵێ من خۆم هەر ئەم بازارە هەرێمەکە ئەتوانێت بە هەمان شێوە بۆیان ئەنێرن و هیچ کێشێکیان نییە لەگەڵمانە ڕێکەوتۆ ماوەسە محەممەد ینی شتێکتان بۆ هاتوێ بەیانی زوو بارتان بۆ هاتوێ دانرابێت و کەس دەستی بۆ نەبردێ بەڵێ بەڵێ مسلم دوێنێ بەیانی هەر بەیانی زیکی شەوەکی من 24 کاتۆن ئالیا بوو بۆدانابوو حدودی باهی 600,000 دینار بوو کەس دەستکاری نەکرد ئێمە نزیکی وەرە خستمان دەشوو يعني الحمد لله سپاسی خوایە کە ئەم شاری خۆمان بە تایبەتی و شارەکانی تری کوردستان لەخوا بەزای بێ ئەمانەتداری تایە شتێکی زۆر زۆر ڕوون و ئاشکرایە و بۆ تەسیمای ئەم ناوتان سینتان بینیوە وڵاتانی ترتان بینیوە ئەم دیاردەی پاراستنی ئەمانەت و ماڵی خەڵکە بەو جۆرە نییە وڵاتی تر نا مامۆستا لە هیچ شوێنێک من نەمبینێ لە وڵاتی خۆمان حتا ئەوان کە یان بەسەن ئەگەر بچیتە بازاری مەولەوی دوای مەسەردانێکی ئەوە بکەی ئەو پارە سەجادەکەدا ئەنیان هەر بەریان عەجەم پارە چۆن دانراوە و خەڵکیش پەلاماری نات سەرکەوتوی مامۆستا محەممەد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەدی الأمانة لمن ائتمنك ولا تخن من خانك ئەمانەتی ئەو کەسە بپارێزە کە تۆی بە ئەمین داناوە قسەیەکی لا داناوی ماڵێکی لا داناویت ئیشوکارێکی پێسپاردوویت کچێکی پیاوی کە بۆ بە خێزانی تۆ
یعنی هەر شتێک کە ئەمانەتە لای تۆ ئەم کەسە تۆی بە ئەمین داناوە لای تۆ دایناوە و فەرمودەکە لێرەیە زۆر باڵایە کە ئەفەرمێت وەلا تەخون من خانك خیانەت لەو کەسەش مەکە کە خیانەت لە تۆ وەکات. ئەم ئەخلاقە زۆر زۆر بەرزە. چەند جوانە ئەو مسلمانەی کە فەرمووی لە ژیانما چەند کەسێ زۆر عەزێتی دڵیان ناوم، زۆر ئازاریان ناوم، بەڵام من لەبەر خاتری خوایە خۆت ئاگداری بەس لەبەر خاتری تۆ لەبەرەوەی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەم کەسانە بە زەلیلی و ڕیسوایی لە ڕۆژی قیامەتە نەبینێت. دڵ ناڕەحەت نەبێ لەوەی کە سێ کەس لە ئومەتەکەی بەرەو ئاگری دۆزەخە ڕۆن بەهۆی ئەو زوڵم و ستەمانەی لە منی کردووە. ئەوە من لەبەر خاتری تۆ لەبەر خاتری حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەو سێ کەسە ئەبورم لەو هەموو زوڵم و ناڕەحەتیانەی هێناوێنێتە ڕێی من بۆی لە مەحشەری شار و زەرد نەبن و تۆش بێتاقەت نەبی یا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بە زوڵم و ستەمێک کە ئەوان کردویانە. چەند جوانە وەلا تەخون من خانك خیانەت لە کەسێک مەکە کە خیانەتی لێ کردووی. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی ترا فەرمێت ئیمانی نییە یا ئیمانی نوقسانە ناتەواوە کەسێک ئەمانەت نەپارێزێ. خۆشەویستانم، پیاوێکی دەشتەکی عرابی واتە خەڵکی دەرەوەی مەدینە بوو هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتەیە لە مەجلیسێکا بوو، مەجلیسەکە سەحابەکان دانیشتبوون و توێژیانە کرد. پیاوەکە بۆ نمونە لە تەنیشتەوە لەم لاوە هات پرسیاری کرد، یەکسەر بانی کرد یا رسول الله صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم متى الساعة کەی ڕۆژی قیامەتیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێ وەڵامی ئەمینەیەوە هەر قسەی لەگەڵ سەحابەکانیان کرد. هەندێک لە سەحابەکان فەرمویان پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێی لە ئەم پیاوە دەشتێکیە نەبوو، چونکە ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم وا بوو کە وەڵامی هەموو کەسێکی یاوەتەوە، کەسی فەرامۆش نەکردووە. سەیرەوە ئەخلاقە بەرزەکەن، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئەمانەتی ئاسمانەوە هاتووە، نابێت کەس فەرامۆشکە. خاوەنی خاکی بوونێکی بێ سنوور بوو، ئەخلاقێکی بەرزی ئینسانی بوو. هەندێک لە سەحابەکان فەرمویان پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێی لێ نەبوو. هەندێک تریان فەرمووی نەخێر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێی لێ بوو، بەڵام ویستی قسەکان نەبڕێت، دوایی وەڵامی هاتەوە. ئەفەرمێ کە توێژەکەی تەواو کرد فەرمووی ئەو پرسیارکەرە کێ بوو کە پرسیاری ڕۆژی قیامەتی کرد، کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێی لێ بوو، بەڵام ئەدەبن بۆ ئەم سەحابانە کە زۆرینەن دانیشتون اینجا وەڵامی ئەم پیاوە ئەداتەوە کە هاتووە. فەرمووی کێ بوو؟ فەرمووی من بووم یا رسول الله صلی الله عليه وسلم کەی ڕۆژی قیامەتیەت. فەرمووی حەزرەتی رسول الله صلی الله عليه وسلم نەی یعنی سەیری ئەم فەرمودەکەن زۆر زۆر قورس و گەورەیە. فەرمووی ئیذا ضیعت الئەمانە هەر کاتێک ئەمانەت زایع بوو، ئەمانەت نەپارێزرا لە ناو ئومەتی ئیسلامیە فانتەظری الساعة ئەوە چاوەڕوانی هاتنی ڕۆژی قیامەت بکە. پرسیاری کرد زایع بوونی ئەمانەت چییە؟ فەرمووی هەر کاتێک ئەمر و کارێ سپێررا بە کەسێک کە شایستە نەبوو بەو ئیشە و هەڵیشی گرت، هەر لەبەر دنیا لەبەر پارە لەبەر مەسلحەت وەری گرت، ئەوە زایع بوونی ئەمانەتە. خۆشەویستانم، ئێمە زۆر زۆر گیرۆدەین بەدەست زایع بوونی ئەمانەتەوە لە ژیانی ڕۆژانەمانە. خۆم بابەتە تەنها بابەتێک نییە کە تەنها حکم و دەسەڵات بگرێتەوە، ئێمە وا ببینین کە تەنها لە حکمە ئەمانەتە پارێزرێ، نا لە تەواوی کایەکانی ژیانە. ئێستا من چەند بەشێکی زۆر بچووکتان بۆ باسەکەم لەوەی کە چۆن ئەمانەت ناپارێزرێ. ئەزانن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات، لەم بەر و ئەو بەری پردی سیرات، واتە لەوەی کە لەم بەرەوە پێشەوەی بپەڕیتەوە بۆ ئەو بەر، دووشت لەسەر پردی سیرات مجەسەمە بێت، ڕاوەستێ، واتە هەیکەل و باڵا و شکڵێک وەرەگرێت، وەک چۆن کەسێکی زۆر گەورە یەتە ئەویا و ڕاوەستێ.
یەکێکیان سیلەی ڕەحمە تۆ بەرامبەر دایکت باوکت خوشک و براکانت سیلەی ڕەحمە پاراست کە ئەمە سیلەی ڕەحمی بنەڕەتیە قسەیان لەگەڵەکەیت هەڵسوکەوت و مامەڵەیان لەگەڵەکەیت چۆنی لەگەڵیان یا دایک و باوک بەرامبەر مناڵەکانیان ئایا ڕەحمت بوو بەرامبەر مناڵەکانت دایکایەتیت کرد باوکایەتیت کرد پاراستە لەبیا لەسەر پردی سڵاتی گرن هەتا حەقی تەواو نێن لەم بابەتەیە ناڕۆن ئەو کەسە ناپەڕێتەوە دووهەمیان ئەمانەتە ئەم دووشتە دانراوە لەوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی لەسەر پردی سڵاتە شەفاعەت بۆ ئومەتەکەیەکە ئایا کەسی ئەگەر زایعبوونی ئەمانەتی کردبێ یاخود سیلەی ڕەحمی پسڕاندبێ یاخود لەم بابەتا شتێکی کردبێت ڕەنگە دەرنەچێ ڕەنگە بەر شەفاعەتی پێغەمبەریش بکەوێت صلی الله عليه وسلم بەر ڕەحمی خوا بکەوێت و ڕزگاری بێ بەڵام زۆر ترسناکە تۆ لە یایە خەت بگیرێ لەسەر پردی سڵات پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەم دوانە نایەڵن خەڵک بڕوا هەتا پرسیاری خۆیان لەسەر نەکرێ ئەگەر نمونونەکان بێنینەوە ڕەنگە نمونونەکان زۆر قورس بێ بمان خاتە بیرکردنەوەیکی زۆر قۆڵ و ورد باوەڕەکەن من کە ئەم بەرنامەیەم ئامادە کرد زۆر فکری مەشغوڵ کردم بۆ نمونە زایعبوونی ئەمانەت زۆر وردە یعنی شتێکی ئاسایی نییە چۆن مثە بۆ نمونە تۆ پزیشکێکی کە زۆر جارام قسە ئاکرێ بەڵام هەر بوترێ باشترە ئایا ئەم نەخۆشەی کە بۆ عیادەکەی تۆ پێویستی بە هەموو فەحسەکان هەیە تۆ بۆ یەکەیت یا هەر بۆ یەکەیت چونکە لەگەڵ فەحسەکەیە شەریکی پێویستی بەو ئەشیعە و بەو سۆنەرە و بەو فەحسە جیاوازانە هەیە کە تۆ هەموویانی بۆکەی ئەگەر پێویستی پێی نەبێ ئەمانەتە زایە کردووە سوێنەکەی کە خواردوتە لە کولەی تۆبا بەڕاستت نەبووە لە بەشێکیە دەستت داچووە ئایا ئەو سەیدەلانی کە دەرمانەکانیان بە نەخۆشەکە سیعرەکانی بە مەزبوطی دیاری کراوە یعنی معنای نییە تۆ شیتێک پارچەیەک حەبلە سەیدەلەیەکە کەسێکی نەزان و فەقیر کە ئیکڕێت 30,000 پێبا لە شوێنی تر بە 10,000 بێت ناکرێت خەلەلێکی زۆر گەورە لێرەیە هەیە کەواتە فلس بە فلسی تۆ خیانەت لە ئەمانەت کردووە کاتێکە قازانجێکی بێ ئەندازە خسۆتە سەر پارچەیە حەب هەر شتێک کە شایستەی ئەوە نییە شتومەکی بازار بە هەمان شێوە وەختێک کۆمپانیایەک کۆمەڵی شقە کۆمەڵی خانوو دروستەکات خاوەنیم کۆمپانیا ئەیا بە چەند مهندیسەکان بڵین لەگەڵ مقاولەکان ئەم مقاولانەی کە ئەم ئیشاکەن یا سەرپەرشتی ئەو پرۆژەیەکەن ئەم نمونە ئەکەین بە نمونە بۆ زۆر شتی تر وەختێک کە لە منهۆڵی زێرابەکانە یا شوێنەکانەکە ئەو ئاوڕۆی لێڕاتە خوارەوە وادانراوە لە مەشروعەکە وایە یاخود خاوەنی کۆمپانیەکە وای داناوە کە تۆ لە هەموویە منهۆڵی بۆ دابنیت یا شتێکی بۆ دابنی کە شتی PCC سرک بێت جرج بێ مشک بێ سەر نەکەوێ بۆ نمونە کەسێک بۆ ئەوەی پارەیە بگەڕێتەوە ئەمانی دانەناوە یا شتێکی زۆر عادی داناوە گوێی نایەتێ جرجێک لە یەکێک لە ماڵەکانەوە سەرەکەوێ ئافرەتیش بە تەبیعەتی زۆر لە جرج و مشکە ترسێ ئەم ئافرەتەش لە ماڵەکەی خۆیە چەند ساڵە چاوەڕێی مناڵێکەکە تا بەو حاڵە خۆی گەورە دوای 10 ساڵ دوای 15 ساڵ مناڵێکی پێبەخشی یا لە ڕێگەی بلووریەوە کە مناڵێکی ئەبێت سکەکەی 2 مانگ یا 3 مانگە یا کەمتر یا زیاترە بەهۆی بینینی ئەم جرجە کە لەم شوێنە پیسەوە یەتە دەرەوە ترس و خوڕپەیەکی وای بۆ دروستە بێت مناڵەکەی لەبارەچێت لە ڕۆژی قیامەتە تۆ ئەگیری لەسەر ئەوەی کە تۆ خیانەت لە ئەمانەت کرد و لە کاتێکە ئاگال لە هیچیش نییە تۆ بەشداری لە لەناوبردنی مناڵەکە کاک بەکر دەربارەی ئەمانەت یعنی ئێوە لە ناو بازاڕن بەڵێ یعنی شتومەک ئەمانەتە کە دائەنرێ لای کەسێک تۆ بیپارێزی قسە هەتا
کەسی وا هەیە ئەڵێ تا مردن ئەم قسەی من بچێتە گڵ و نەیگەڕیتەوە. ئیسا من لەم ڕۆژانە ئافرەتی هاوتم پیاوەکە چۆنەوەتی باشە بەس بەجێ هێشتوین دەکوڕەکەشی لەناو بازاڕایە ئەو قسەم ئامانەت کردو بە هیچ کەسێکیشم نەوتووە ئامانەتە. جاری وایە لە ئیرانە شتێکە دۆزمە پارە ئەو ئامانەتە هەڵەگرم هەتا بزانم تامانە دوو مانگەوەستم هەتا ساحێبەکەی دیار نەما ڕێک ئەیکەم بە پارە ئەگەر قماش بە یان شت بێ هەڵیەگرم هەر نەها بۆ یەکەم بە پارۆی خەمە مزگەوتەکەەوە ئەوە ئامانەتە چکە ئەوە لە لای من بەجێ ماوە ئەوەکو ئامانەت یەک وایە چەند جاریش خەڵک داوای کلوتێتی بەمەرە ئیشم پێدیم لەم بە فەقیڵم نە ئەو خێر و پاداشە با بۆ خۆی بێ لە مزگەوتەکە بێت یا کەسێک پارەیەک لای تۆ دانێ ئەم پارەیە تۆ پارەکە زۆرە ئەڵێ بە ئەمانەت لات بێ دەستکاری نەکەی تا ئەگەڕێمەوە تۆ بچی کاسبی فێوکەی ئەمە دروست نیە حرامە چکەوە ئامانەتە دروست نیە حمتتان هەیە کاک بکرد لەسەر ئەمانەت وڵای ئامانەت وڵای تر بێ ئامانەت بپارێزی چکە ئەوەی کە تۆ پارەیە یان هەشتێک بدەی بە من ئەو یان قسەیەکە لێ ئەم ئامانەت بێ ئەبێ ئەو قسە نەگەڕێتەوە هەتا قیامەت ئەنج تۆ پارێک شتێکم لادانێ ئەوە ئامانەتە من نابێت دەستکاریکەم چەند جار پاریان لاداناوم برام بۆیان وین بووە ئامانەت دام ناو بۆێنە بۆ لای هەتا کاتی خۆیاتەوە ئەو وەزیفانەی کە خەڵک وەزیفەی هەیە بۆ نمونە کەسێکە مامۆسایە لە مەکتەبێکە ئەم مناڵانە ئەمانەتی ئەم دایک و باوکن لای ئەم مامۆسانە ئامانەت لای مامۆسا ئەگەر ئەو مامۆستا ئەم مناڵە بچێتە دەرەوە بچێتە شوێنەوە ئەمانەتەوە لای نابێ بێڵە ئەو مناڵە بڕاجاری وە هەڵە ئیشێکمە یان ئەڕۆم بۆ شوێنێک نابێ ئەو تاوانبارە لەبەرەوەی ئەو ئامانەت لە دایەتی دەست ئەو مامۆسانە ئامانەتەویش کاک سوارگیان جنابتان لە بازاڕان خەڵک ئەمانەتی یەک ئەپارێزێ پارە بێت ماڵ بێژ یعنی شتی یەکتر بێت چەندێ زەرورم ئەمانەتی یەکتری بپارێز خوا بە خێر بن وڵی زۆر زەرورە چکە ئەو سیقەیە نابێت لە دەست بدرێ ئەم ئەمانەت پارێزیە ئەبێت بە بەردەوامی هەبێت لە ناو خەڵکیە بەڵام جاری واشێ لە کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێ ئەویش خۆی زەرە لەکە ئەو کەسەکە ئەمانە پارێز نەبێ ئەمانەت پارێزی ئیش و کارەکانی بەرەکەتدارە بێ اینجا خێر و چاکەیەکی قیامەتی و دەستەکەوێ سون ئەو ڕێزێکی دنیایی بۆ دروستە بێ ئەکەوێتە سەر کەسەکان بڵین بەعام لە کەسێ بۆ کەسێ جیاوازە ئەوانشی کە ئەمانەت پارێز نین ئەبن بە خەڵکێکی نابود لە کۆمەڵگا بێسیقا بەڵام زەرورە لە هەموو کاتێکاتۆ ئەمانەت بپارێزی ئەگەر لە قسەیە بێ بۆ پارەیە بێ بۆ ماڵێ بێ بۆ هەر شتێک هەبێ کە ماڵی تۆ نییە و ماڵی کەسێکی ترە ئەبێ بە ئەمانەت لای تۆ ئەو سیقەیە ئەبێ هەبێت و لە دەست نەدرێ چکە کۆمەڵگاش بە پاراستنی ئەمانەت و شتانەوە جوانە ئەو نمونانە چەند جوانەکە سوارەکە کەسێ پارەیەکی زۆر ئەدۆزێتەوە لە کاتێکا خۆشی هەژارە یانی جاریوایە کەم دەسە کەچی ئەو پارەیە بە نەقتی هەمووی گەڕێتەوە بێ ئەوەی هیچ مەبەستی کێ بە غیرەوەی کە لەبەر خاتری خوا و کە ئەمە حرامە بۆ ناش طبعاً ئەمە ئەکەوێتە سەر تربیەتی ئینسانەکە بۆ خۆی تربیەتی دینی کە زۆر زەرورە بڵێن هەست بەو ڕقابەت و چاودێریە خوایە بکرێت إن الله كان عليكم رقيبا يا أفرمي يعلم خائنة الأعين وما تخفي صدور ئەمانە ئەم تربیەتە دینیە زۆر جاروا ئەکات چەندێ هەژار بێ بەڵام ماڵی کەسێکی تر بەهی خۆی نەزانێ بزانێت کە ئەمە هێڵی سوورە و نابێت بیبەزێنێ تربیەتە دینیەکە تربیەتی عایلەوی اینجا ئەمانە هەمووی زۆر تەئسیری هەیە ڕاگەیاندن زۆر تەئسیری هەیە اینجا زۆری کاتەکان لەکوێ بەسەر ئەبێ لەگەڵ چ خەڵکێکا بەسەری ئەبێ ئەمانە هەمووی تەئسیراتی هەن ئیتر زۆر زەرورە ئەمانەت پارێزی لە کەسێک بۆ خێزانێ بۆ کۆمەڵگا بۆ هەمووی ئەوکو ئەڵێ دەستبەرداری نەبین
نمونەیەکتر بێنینەوە کە نمونونەکان زۆر زۆرن بەس بۆیە ئەم نمونانە هێنینەوە تاوەکو زۆر بیرمان تیژ ببێت هەستمان ناسک ببێت لەم مەسەلانەیە ئەمانەت زایع نەکەین. تۆ سەیری تەلەڤیزیۆنەکەیت، سەیری فەیسبووکەکەیت، لە پەیجەکانە سەیرەکەی ئەڵێ ئەوە دۆلار هاڕێی کرد، بۆ نمونە ئەوە ئاڵتون هاڕێی کرد هاتە خوارەوە، لە کاتێک ئەوایش نیشتێکی کەم دابەزیوە. ئافرەتێکیش تازە بووکە 10 مسقال ئاڵتونی بۆ کراوە بە پارەیەکی زۆر بۆی کراوە چکە ئێستا سعری ئاڵتون خۆمانەزانین گرانە. مێردەکەیشی پێڵێ هەتا زیاتر دانەبەزیەوە با بیفرۆشین زەرەر کەمتر بکەین. بە پەلەپەر ڕائەکەنە بازار ڕۆی فرۆشن لە کاتێکە بۆ نمونە ملیۆنە 2 ملیۆن زەرەرەکەن بە پارەی ئێستا. کێنەوە هەمتر ئاڵتون سەرەکەوێتەوە. ئەڵێن ئەوە ئاڵتون بەرز بوویەوە. لە کاتێکا بەو دەرەجێش نە بەرز بۆتەوە نە نزم بۆتەوە. ئەم خەبەرە خەبەرێکی درۆیە یاخود مبالغەی تایە، زیادە ڕەویەکی زۆری تایە. ئەبێتە هۆی حاڵەتی تەوەتر و حاڵەتێکی قەلەقی و دوودڵی لە دڵی ئەم ئافرەتایە ئەم پیاوە. ئەبێتە هۆی مشکلە لەم ماڵەیە. ڕەنگە ببێتە هۆی جیابوونەوەی ئەم ژن و پیاوە لەسەر کۆمەڵی کێشەی زۆر بەسیتی ئاوەکە ئەڵێ تۆ پێ فرۆشتم و ئیشەڵە تۆ پێ فرۆشتم. لە ڕۆژی قیامەتە ئاگیرەیت لەسەرەوەی کە تۆ لە پەیجێکە لە هەواڵێکە لە تەلەڤیزیۆنێکە لە کەناڵێکە بە درۆ وتت ئاڵتون هاڕێی کرد سەبەبکاری لە جیابوونەوەی ژن و پیاوێک. ئەگەر ئەڵێن ئەمە زۆر وردیەکەیتەوە و چۆن شتیوا ئەگونجێ منیش پێتان ئەڵێم قیامەت ڕۆژێک و 10 ساڵ و 1000 ساڵ و ملیۆنەها ساڵ نییە. قیامەت بەهەشت دۆزەخ هەتایە ژیانتیایە. قورئانیشە فەرمێ فەمەن یعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. هەر کەسێ بەقەد 1 مسقالە زەڕە خێر بکات نافەوتێ، بەقەد 1 مسقالە زەڕە شەڕیش بکات نافەوتێ. خۆمە هەزاران مسقالە زەڕا بێ کە تۆ هەواڵێکی درۆت بڵاو کردوتەوە. کەسێک فیتنەییەکە قسەیەکە کات کە لای تۆ بە ئەمانەت دایناوە تێتی ڕجال لە یەکەم ئەم قسەیە کە لای تۆ ئێڵێم ئەمانەت بێ لە لات گەڵ لێت ببیسێ. تۆشە چی؟ هەفتەیە دوان خۆتەگری هەل لە دڵتایە. خۆ بۆ ناگیرێت بە خزمێکی نزیک بەم ژنەکەت بە مێردەکەت یاڵی. ئەویشە چێت لای خزمێکی ئەو فڵان کەسە باسیەکە ئەبێ بە فیتنەیەکی گەورە کوشتنیتیان ڕوەدات. جیابوونەوە ڕوەدات. مشکلەی گەورە ڕوەدات. لەم کاتەیە تۆ ئاگال لەوە نییە کە تۆش بەشداری ئەو شەڕ و کوشتارەی کە ڕوویداوە. ئەمانات ئازیزانم پێغەمبەر صلی الله عليه وسلم ابن ماجه فرمودەیەکی هەیە کە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمانەگەڕێتەوە ئەفەرمێ فەرمودەیەکی زۆر گەورەیە. ئەفەرمێ نوێژ بۆ نوێژ کەفارەتە. واتە توێ نوێژی نیۆڕۆکەیت تا عەسر ئینشاء الله ئەو دەست نوێژەیە گری کەفارەتی کۆمەڵی گوناهی بچووکە کە لەو بەینەیا کردوتە. نوێژ بۆ نوێژ کەفارەتە. جومعە بۆ جومعە کەفارەتە ئینشاء الله کەفارەتی گوناهە. و ئەفەرمێ پاراستنی ئەمانەتیش کەفارەتە. ئەم سیانەی هێناوە. سێ خەسڵەت. نوێژی جومعە، نوێژی فەرز، ئەمانەت پارێزی. ئەفەرمێ ئەمەش بریتیە لەوەی کە تۆ ئەبێتە کەفارەت بۆ تۆ. باشە کەسێک قسەیە لای تۆ کات، شتێک لای تۆ ئەڵێت، لای تۆ دایانێت، ئەڵێ ئەم قسەیە مەکرد، ڕجا لێ ئەەکەم بەس با بیزانی. تۆش هەتا ئەمری ئەو ڕۆژی ئەمری کەس ئەو قسە لێ نابیسێ، هەتا ئەمری تۆ لە عیبادەتێکی بەردەوامای. چکە پاراستنی ئەمانەتە ئەنجامدا. فیتنەیەکە کوژانەوە. خۆشەویستان، ئەم بابەتە زۆر گرنگە. تەسەوڕ بکەن وڵاتێکی وەکو ئەندەنووسیا. بەهۆی چیەوە مسلمان بوون؟ ئادەی پێم بڵێن ئەو سوپایە کام سوپایە بوو، کام قائیدە بوو، خالیدی کۆڕێلیت و سوپای بر بۆ ئەندەنووسیا نەخێر. ئەی کێ سوپای بردو بە وڵاتە؟ کەس نی بردووە. ئەی بچی مسلمان بوون؟ ئەندەنووسیایە بەشێکە لە هیند، سنغافورە، هەموو ئەو وڵاتانی شەرقی ئاسیا هەر هەمووی بە حیاتی جێیشی ئیسلام ڕووی تێ نەکردووە. بەهۆی تاجیرە مسلمانەکانەوە کە ئەخلاقیان جوان بوو، ئەمانەتیان پاراست، ڕاستگۆ بوون، ئەو ئەخلاقانە وای کرد ئەو خەڵکی ئەوێ مسلمان ببێت. بەسەرهاتێکەیە ئازیزانم
کاتی خۆی گەورە لێ خۆش بێت خەتیبی سلێمانی مامۆستا شێخ محەممەد کە خەتیبی سلێمانی بوو لەگەڵ وەفدێکی واتە خەتیبی مزگەوتی گەوری سلێمانی بوو لەگەڵ وەفدێکی وەزارەتی عێراق کاتی خۆی ئەچن بۆ وڵاتی بەنگلادش ئەمە مامۆستا خەتیب خۆی گێڕاوێتیەوە لە مەجلیسی مامۆساکانە هەڵە کە چوینە بەنگلادش لە بەنگلادش وڵاتێکی ئیسلامی و موسڵمان هەبووی کە لە تەنیشتی هیند و یا بەشێک بۆ لە هیند و پاکستان و دوایی لە پاکستان جیابۆتەوە هەڵە کە چوینە ئەوێ مؤتەمەرێک بوو کۆنگرەیەک بوو دەربارەی ئەوەی کە چۆن ئیسلام گەیشتووە بە بەنگلادش لە ڕێی کێوە گەیشتووە یان یەکێک لەو فاکتەرە گەورانەی کە ئیسلامی گەیاندووە بە وڵاتی کێ بۆ تەمەن تاجرە موسڵمانەکان بوون چکە ئیسلام وەکو جێیش و سوپاق قەت نەچۆتە ئەو وڵاتانە ئەڵێ کە سەیرم کرد یادی پیاوێکەکەن ئەم پیاوە یا هەموو بەنگلادش یا یەکێک بۆ لەو پیاوە گەورانەی کە بەنگلادش ئێستا ساڵانە یادیەکە خۆشەویستی بۆ دەرەبڕێ هەتا گۆڕەکەی یعنی دیار و ئاشکرایە و خەڵک سەردانیەکە لە خۆشەویستیە وەک چۆن سێمە شێخ عەبدولقادری گەیلانی خەڵک سەردانیەکە و شوێنێکی دیارە کاکە ئەحمەدی شێخ لە سلێمانی بە هەمان شێوە ئەو پیاوە گەورانی کە هەمانە لە مێژووی ئیسلامە یا لە مێژووی نەتەوەکەمانە ئەڵێ ئەم پیاوەش ئاوا ناودارە لە وڵاتی بەنگلادشە ئەڵێ کە باسییان کرد سەیرم کرد لە وتارەکە باسیەوە کەن فڵانە کەسی کوڕی فڵانە کەسی بەرزنجی کە هاتووە و ئەو قدومی خێری ئەو تیجارەتی کردووە لە وڵاتە و هاتووە ئەم وڵاتی ئێمەی موسڵمان کردووە ئەڵێ منیش هەسام مامۆستا خەتیب وتارێکە ماوتم ئەم پیاوەی کە ئێوە باسیەکەن ئەمە کووردە خەڵکی بەرزنجەیە خەڵکی سلێمانی لای ئێمەیە و کاتی خۆی کە هاتووە طبعاً بە تیجارەت لێرەوە ڕۆشتووە چۆتە بەنگلادش لەوێ سەیرەکە ئەو وڵاتە هەمووی بتپەرستە و بوزیە و ماڭاپەرستە و یانی وەکو هیندیەکان وابوون بەڵام خەڵکێکی زۆر پاک و فەقیر و ڕێک و پێک بوون ئەڵێ وەڵاهی باشترین تیجارەتەوەی من لێرە بمێنمەوە واز لە وڵاتی خۆی لە کوردستان هێنێ ناگەڕێتەوە بۆ بەرزنجە لە وڵاتە دانیشێ هەر لە وڵاتە ژنە هێنێت وەچەیە بێنەوەیە بێت حتا وەفاتەکە خەڵک زۆر زۆری خۆشوێ تاجیر بووە بەڵام دانیشتووە دەستی کردووە بە داعوە و بانگەواز بۆ ئیسلام و خەڵکی موسڵمان کردووە تا بۆتە کەسایەتێکی زۆر گەورە خەڵک لەسەر دەستی ئەو لە وڵاتی بەنگلادش موسڵمان بووە ئیسلام لەسەر دەستی ئەو بەتەنیا یا چەند کەسێکی وەکو ئەو لە هەموو بەنگلادشا بڵاو بۆتەوە بۆ چکە بینیویانە ئەم پیاوە ئەم شێخ محەممەد بەرزنجیە تاجرێکی ڕازگۆیە پاکە دەروون پاکە قسەکانی ڕاستە وەختی قسە ئەکا لیمە تەقولون ما لا تفعلون یعنی قسەیەک ناکا خۆی جێبەجێ نەکا ئەوە گیرۆدەی نێمە بەدەستەوە ئازانم یعنی خەڵکمان زۆر زۆرە شیعار و قسە و وتەی هەیە بەس چەند یەکا بە کردار ئەم پیاوە بەهۆی پاراستنی ئەمانەت بەهۆی زمان پاکی بەهۆی ئەخلاق جوانی بەهۆی ئەوەی تاجرێکی سادیق و ڕازگۆ بوو چکە تاجیرەکان ئەگەر بە پاکی تیجارەت بکەن ئەمانەت بپارێزن لەگەڵ سدیقین و پێغەمبەران و شەهیدان و ڕازگۆکانان لە ڕۆژی قیامەتە ئەوەنە کەسی تاجیری ڕازگۆی پاک کە دەست پاک بێ ئەمانەت بپارێزێ ئەوەنە گرنگە ڕەحمەتی خوا لەو پیاوە گەورەی بەرزنجە کە سەری ئێمەی بەرز کردوێتەوە بەڕاستی کە پیاوێک ببێتە هۆی موسڵمان بوونی وڵاتێکی گەوری وەکو بەنگلادش کە نە بە سوپا موسڵمان بوون نە بە هیچ موسڵمان بوون بەڵکو ئیسلام ئاوا بڵاو بۆتەوە لە ناوانە هاتینە خزمەت جەنابی مامۆستا مەحموود هەڵەبجەیی مامۆستایان ئێوە ئەهلی کەسابەت و ئیش و کارن و ئەم دیوتان زۆر کردەوە بۆنی تیجارەت و ئەمانەوە ینی ئەمانەت چەند گرنگە ئێمە پارێزگاری لە ئەمانەت بکەین ئایا پارە بێ ئایا قسە بێ وتە بێت جاروە کەسێڵە تا مردن ئەم قسەی هەڵگرهاڵی گرتووە یاخوا بەخێرن سەر چاوم ئستازگیان ئەمانەت یعنی ژیان بەڕاستی تۆ ئامانەت پارێزبی لە هەر بوارێکی خۆتە ئێستا ئێمە لە بابی ئیشکردن و کار و کەسابەتە با قسە بکەین کە ئامانەتی لەلا بوو بەرامبەری زانی تۆ ئامانەت پارێزی ئیتر سیقە پێیاکەی کە سیقەیش پێیا کرد ئیتر تۆبی بە شەریکی دەوڵەمەند پارەیەکی کەم و پێ و لەگەڵ دەوڵەمەندەکانە ئەڵێ من لەگەڵ ئێرانە تەعاملم بوو
جارێکیان بە ڕەحمەت بێ کاک ئەکرەم ڕەفیقمان پێکەوە شەریک بووین 10 کارتۆن نوکمان هێنا نوکی قەڵەم سفر حوت و ئەوانە کە گەیانمانەوێت لەوێ کارتۆنی 100 پارچەی تایە بەحسا یای پێمان و کابرات وەزێ مۆن بوو لەگەڵمان و پارەکەم بنی و ئەو پارەمان نایە و 10 کارتۆنەکەمان گەیانە ئێرە و فرۆشتمان کە هەڵمان چڕی سیرەکەن لە جاتی 100 پارچە 120 پارچەی تایە 20 پارچەی زیاترە 10 کارتۆنە 200 پارچەی زیایە هەر پارچەی 24 دانی تیا بوو ئەو کاتە دانەیمانە بە 350 فلس یعنی پارەیەکی زۆریە کرد کە وەکو ێسە نەبووین تا مانگی جارێ سەفەرە هەفتانە سەفەرمانە کرد بەپەلە چوینەوە بۆ تاران ئەوە بێنین چونکە ئەمانهێنا لێرە سەری ئەفرۆشراوە ئەیان برد بۆ بەغا چوینەوە بۆ دوکانەکە ئێمە ئەمانەتەکەمان لەلا بوو بە جیا بۆمان دانابوو وتمان 15 کارتۆنمانەوێتی باش حسابی کرد هەر بە 100 پارچە حسابی کرد وتم حاجی ئاغا ئەمەش پارەی جەناب عالیەوتی این چییە پۆڵ هەمەیش گەرفتام پارەم هەمووی وەرگرتوتم نە ئیشتیبا کردی هینە سەهوێکی گەورە کردو ئێسەش دیسان سەهوەقیت 100 دانەیتیان نییە 120 پاکەتی تایەوە کە کارتۆنێکی هەڵبشڕی و ژماردی هەر زۆر سەیری لە وتی بیا تو وەرە ژوورەوە کوڕی باش داینام لە شوێنەکەی خۆیان وتی ئێستا تۆ لە عێراقەوە ئەم پارە هێناوەتەوە بۆ من وتم ئەی ئەمانەتە هی تۆی من نییە وتی هەرچی میخای تو مەغازە ببەر پارەیشم ناوێ کەی فرۆشتی و کاتە بێنەرەوە وتم نا پارەیشمان بۆیە ناوی تو 15 کارتون زیاتریش نابین لە مستەوای خۆمانە چی بێت ئەوە ئەبین یعنی ئەمانەت ئەو پیاوەی کرد بە دۆستێکی عزیزی ئێمە جانتامان پێ بۆ مامر لای حاجی ئاغا دامانەنا تا ساڵێ 2 ساڵ ئێمە ئینمان بەڕاستی دوایەوەیە دۆستێک خۆشەویستێک قسەیەکی لادانێت ئەڵێ ئەم قسەی پێڵم بەس بای لای خۆت بێ گڵێەوە ببیسێ بزەبت ئیتر ئەم قسە تۆ کە پاراست هیچ شتێکی کەی لێ نابێتەوە نەی پارێزی لەوانەیە شەڕ دروست بێ ئاژاوە دروست بێ فەرتەنە دروست بێ کوشتن دروست بێ بەس تۆ ئەو قسەیە کە وەرگرت لە کەسێک پاراست بەڕاستی گەورەیە ئیتر خی گەورە تا ئەم تەمەنە هێناومانە زاهیری پاراستومانە خی گەورە ئەمانەتمان زیاتر لەلا شیرینکە و خۆشەویستانمان هەموو ئامانەت پارێز بن ئینشەڵڵا پاراستنی ئەمانەت حەڵاڵ و حرام سوودی دنیایی بە ئینسانە گەێنێ پێش قیامەت واتە سەورەکەم 100% وەکو عەرزم کردی ئێمە ئەو ئەمانەتە بشکۆلی ئەو پیاوەمان بردەوە 1200 دینارێکی سویسری بوو ئەو زەمەنە بە شەرتێ بەڕاستی ئێمە پارەمان پێویست بوو پارەمان خۆشەویست گەنج بووین بەڵام بەهی خۆمان نەزانی بە ئامانەتی ئەو پیاوەمانزانی بردمانەوە بووی یەک نمونەیەکی هەری ئێران بڕوا فەرمو خانوم کرد پارەم بەدەستۆ نەما 3-4 ساڵ بوو لای ئەو پیاوە ئەشیامە هێنا نەچووم دەفتەر بێنم وەڵا بینیمی لە باساوتی بۆ نایت بۆ دەفتەر وەڵا پارەم پێ نەماوە دەفتەری زۆر بکڕم وتی بۆ تمەڵا خانوم کردووە پارەم پێنی ئێسا 3 دەفتەر 4 دەفتەری ئەو کاتی ئەویست وتی بیا چەک بدە چەکی نووسین وتم چەکمان نیەمە عێراقین وتی ئەی چی بکەین وتم وەڵا بینی خۆم و خۆت و خوا وەکیل بێ لە بینمانە حتا پارەی دەفتەری تۆ من تێخەڵ ناکەم کە فرۆشتم وەجبەوە تەنێرم وتی بڕۆ بیا ببەر هەرچی میخای ببەر باوەڕ فەرموبایی 4 دەفتەر ئەشیای یامی هێنام ئەلحەمدولیلا وردە بۆ مەناردەوە 4 ملیۆن تمەنی لە لاممە کردم بە 2 بەشەوە 2 لەم گیرفانە 2 لەم گیرفانە 4 ملیۆن تمەنم مابوو بە کوڕێکی خزممان لە ئێران مانیە لەوە پێش تقریبن 11 وەرەقەیە کرد ئەو کاتە 4 ملیۆنەکە وەکو ئیسە نەبوو 40 دۆلار بکە 11 وەرەقەیە کرد سوێن و قورعانیان خوارد ئەدەینەوە حاڵ نایانامەوە وتم بەشکم ئەم پیاوە 2 ملیۆن خاترم بگرێ شتێکم بۆ بێتەوە کە ڕۆیشتم سەلام و ئەوانە حسابات دەرکە دەفتەر
وتی نا حساباتی تۆ سفرە وتم نا سفر نییە دەفتەری کردەوە 4 ملیۆنەکە نووسی بووی تەصفێ شت چوارەکەی لە حسابا وتم من کردومە بە دوو بەشەوە دوی بۆ تۆ دوی بۆ من پێکەنی وتی نا هەمەش ماڵی خۆتتە ئەمە نەتیجەی ئامانەت پارێزی و پارەگەڕانەوە و الحەمدلله بەخوای سێژ بشمەتاران هەرەچم بۆ لای ئەوەنە تێکەڵین بەڕاستی ئامانەت پارێزی خەڵکەکا بە برا بە دۆست بە خۆشەویست نمونێکی تر لە ئەگەر بگونجێ بۆمان باس بکەیت نمونێکی زۆر جوانە مامۆسا بۆ منە باس کردو ئەگەر وەڵا من لە حیاتی خۆما جارێ ئیشێک دروست بوو بە ڕەحمەت بێ باوکم وتی پارەم پێ نییە ئەیجینا بۆم ئەنجامایە ئێوتم باوکێکیان تۆ پارە پێنی وڵی من پارەم پێ الحەمدلله کەسابەتم کرد بوو خاوەنی ژیرفانی خۆم بوو 14,000 دیناری سوئیسریم سەرف کرد بۆ ئەو کارە لە بەر خاتری دڵی باوکم ئیتر تاوا من ئیتر هاتوشوی خۆم دەست پێ کرد و کەسابەتی ئێران و ڕۆشتین و هاتین و لە سەفرێکا 400-500 دینارمان خێرە کرد ئەڕۆشت هەرەوە قازانجمانە بوو ینی 400-500-450 نیعمەڵە لە تاران جارێکیان ئەلەم هینەمان بینی هەر نمونەی شتەکە با پیشان بم ئالە من بینی لە بەغا دی بووم پێشتر ئەمە بەڵێ ئەمە وەرەقەی لەزگەی ئەو کاتە لێرە کەم بوو نەبوو دی بووم هی کۆیت بوو دیار بوو هات بوو سعر مۆرگرت کە چوون بۆ تاران لەو دوکانی کەشتم لێکڕی وتم ئەمە بەچەنە سعرێکی بێتم سەیرەکەم زۆر زۆرە وتم ئەتێوە بۆ بێنم وتی بۆ ئەمە لە عێراقا هەیە وتم تۆ قچیە بۆ دێنم بەس ئالێوا سعرم بۆ بنووس نووسی بزورگ بەوەنە وەسەد بەوەنە کوچک بەوەنە وتم چەنێ بۆ بێنم وتی هەر چەنێنی بیێنە هەر هاتمەوە بڕوا بێ فیرار بووم بە فیراری وەرەقەیەکم تەرتیب کرد و چوون بۆ بەغا 90 چوون بۆ بەغا لە بەغا 3 کارتۆن و نیوی جگەرم دەستکەوت لەم دوکان و لە دوکان هی کۆیت بۆ هات بۆ بەغا نەفرۆشراتۆ زێگران بوو هەموویم کڕی هێنامۆ لێرە و گومرجی لێ بە و گەیانمە ئێران و لە ئێران برادێکم برد بۆ تاران و فرۆشتمان برادەکەی کا مەحموو فرم مەسرەفەکەی با بەبی خۆ فرە قازانجەکەی نیشەڵە باوەڕی بێ مامۆسا دوای مەسرەف و دوای هەموو حساباتێ 14,000 دیناری خێر کرد عینن ئەو پارەی کە سەرفم کرد گەڕامەوە بۆ هەڵەبجە بۆ لای باوکم چوومتم وەڵا باوکە گیان خواوتی منەتی نەبێ وتی ها وتم وەڵایی قەدەرێ پارەم سەرف کرد لە بەرخاتری دڵی تۆ ئێوتی وا بۆ ئەزانم ئەی چی تم وەڵایی هەر 14,000 دینارەکەی یامۆ لە یەک فڕ 3 کارتۆن شتا خێرا دەڕۆژی پێنەچوو حەمد و سەنای خوای کردی دێ ڕۆڵی تر ڕاگررتنی دڵی دایک و باوک ئاوایە کە خوا لێ ڕازی بە ئیشەڵا خوا قبوڵی کردووە و پارەکەیشی هاوینەتەوە الحەمدولیلا وەڵا بەڕاستی نمونەی زۆر هەیە ینی تۆ بەس لە کەسابەتە ڕازگۆ بە من ئێستا ئاشنام هەیە لە دووبەی بە تەلەفۆن شتم بۆ ئەنێرە پێشەوەی پارەی بۆ بنێرم لە سین هەمە بڕوا یەک سەفری هیندستانم کرد تا ئێستا 3-4 تەلەفۆنی بۆ کردووم فارسی ئەزانێ کابرای هیندی ئەڵێ بۆ نایی بۆ ئەشیا بەس ئیتر لێرە بازارەکە تۆزێ هین بۆ ئەوانە مهم ڕازگۆی و ئامانەت پارێزی زۆر گرنگە بۆ ژیانی ئینسان ماوەسان نمونەش زۆرە کە خەڵک بە فڕوفێڵ دوڕۆی جەنابتان ینی کەسابەتی کردووە ئەمانەتی خەڵکی نەپاراستووە ئیفلاسی کردووە زۆر دەوڵەمەنیش بوو تەسەورەکەم نەتیجەتەن هەر ئیفلاسی ئەم دنیاژن بێ ئیفلاسی ئەولە ئەرەوەڵە چونکە با 1 ملیۆن دلار جێبێڵی بۆ ماڵ و مناڵ حەڵاڵە بۆ ماڵ و مناڵەکە ئەی خۆن بە میراتی بەس مین ئەینە لەکە هادا خوامان پارێزێ لەو پرسیارە و بڵین خۆیان لە ڕێ حەڵاڵەوە پەیامان کرد هەرچیمان هەبوو ئینشاءالله دەست خۆش مامۆستا زۆر خۆشحاڵ بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو وەصفە جوانەی کە پێ ناسرێتەوە تەنانەت قوڕیشیەکان نەتوانین کاری بکەن کافرەکان ناتوانن بەرپەرچی بنەوە الصادق الأمين ڕازگۆ و ئەمانەت پارێز بوو ئەم ئەخلاقە زۆر
سەنەدێکی گەورە بوو بۆ نبووەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم. ئەزانن زۆر خەڵک لە ناو عەرەبا موسڵمان بۆ لەسەرەوەی کەوتیانە محەممەد ڕاستگۆیە ئەمیریشە. ئەزانن جعفەری کوڕی ئەبی طالب کە ئامۆزای پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم وەختێ چێ بۆ لای نەجاشی ئەو خەڵکە کە کۆکاتەوە لە فلیمی ڕسالە ڕەنگە زۆر جوانتر بینی بێتان ئەو حاڵەتەکە چۆن ڕوویە. وتی ئێوە بۆچی هەڵگەڕاونەتەوە لە دینی گەلەکەی خۆتان؟ وتی ئێمە ئەوەمانە کرد خراپە کار بووین دزیمانە کرد چیمانە کرد بەڵام پیاوێکمان تیا هەڵکەوت کە محەممەد بوو و محەممەد صلی الله عليه وسلم لە مناڵیەوە ئێمەی ناسین تا ئێستا ڕاستگۆ بۆ درۆی نەکردووە و خاوەنی ئەوە بۆ کە ئەمانەتی پاراستووە پارێزگاری لە ئەمانەت کردووە. و ئەم قسە زۆر گرنگە کە ئەیکا فەرمووی ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئێمەی فێری ڕاستگۆیی کرد فێری ئەمانەت پارێزی کردین. ئازیزانم ئەمە ئەو ئەخلاقە بەرزەیە ئەبێ بێتەوە ناومان لەوە دەرچین کە بە ڕۆتین سەیری ئەم شتانە بکەین بە بچووک و بە پلەدوو سەیری ئەم حاڵەتانە بکەین. ئەگەر خاوەنی ئەخلاقێکی جوانی ئیماندارانە نەبین هیچ فەرقمە لەگەڵ ئەو خەڵکانیە. با ڕواڵەتێ با ڕیشی نازانم باچیت هەبێت کە تۆ درۆزن بووی دوو لە ڕووی ئێوە کە تۆ ئەمانەتە نەپاراست کە تۆ خیانەتە لە پارە کرد کە کەسێ پارێکی لادانەی چەند کەس هەیە موسڵمان پێوە یاوە لەم ڕۆژگارەیە تێتی ئەوەنە پارەم لادانا بەڵام ڕاست نەبوو لە تیجارەتەکەیە ڕاست نەبوو لە ئەمانەتەکەیە بڕواتان هەبێت لەم شارەیە پیاوێکەیە خۆی گەورە پایداریکە ڕەنگە ئەوە بڕواڵت بیبینی هەر کەس نیناسێ. چەند موسڵمان پارەیان لادا بوو کەوا تیجارەتی پێوا کرد وەختێ لە ساڵەکانی نەوەدا من ئاگادارم زەرەرێکی زۆری کرم پیاوە وازی لەوە هێنا کە خۆی پارەکەی خۆی چەند زەرەری کردووە پارەی ئەو خەڵکی کە ئەمانەت بۆ لە لای نەی هێڵا دینارە زەرەر بکەن کە لە کاتێکا قازانج بە شەراکەتیش بوو و ئێستش نەیانزانیوە کە پارەکەی هەموویانەوە بە کامڵی بی ئەوەی زەرەر بکات. سەیری ئەوە خلاقە چەند جوانە بەس من پێم زانی ینی مەبەسم وەیە لە ڕێگەیەکەوە تۆ جار وایە دەرک بە شتێکەکەی ئەم ئەخلاقە چەند جوانیەکە چەند گەورەیەکە ینی زەرەرەکەی خسە سەر خۆی بۆی خەڵک زەرەر نەکا. خۆی گەورە ئەیەوێت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیەوێت ئێمە فێری ئەم ئەخلاقە بەرزە بین و پارێزگاری لە ئەمانەت پارێزگاری لە ڕاستگۆیی پارێزگاری لەم ئەخلاقە بەرزانە بکەین کە هەموو کەس پێی ناوێرێ ئەمەیە ئەو شتەی کە مسلمانی ڕاست مسلمانی ئاسایی نا مسلمانێک ناکە ئیدعا بکە مسلمانێک ناکە بۆ مەسلحەت دینداری بکە مسلمانێک ناکە ڕواڵەتی دینداری پێوە دیار بێت و بەڵام ئەخلاق و ڕەوشتەکانی وێران بێت. چەند ناشرینە کەسێک ژنێکە یا بە کەسێڵە کاکە وەڵاهی لەبەرەوەی یەمێ خۆنە لە بۆ دنیا نەبوو پارە نەبوو مەسلحەت بەس لەبەرەوەڵێن کوڕێکی زۆر دیندار و مسلمانە حافظ قورئانە ئەوەیە بەڵام دوایی وەکو مار بابە و ماڵەوە چەند خەتەراوە ئەو وەختە ئەزانی زایعبوونی ئەمانەت چۆنە ئەو وەختە ئەیبینی کە ئەم نمونانش بەداخەوە زۆرە لەبەرەوە با ئەخلاقمان مسلمانانە بێت با هەڵسوکەوتمان مسلمانانە بێت با پارێزگاری لە ئەمانەت بکەین تا لە دنیا و قیامەتە سەرشۆڕی لای خوا و لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لای خەڵکی ئەم کوردستانە خۆشەویستەی خۆمان نەبین.